ملەتی کورد بۆیە دەسیدایە چەک هیچ بوارێکی تری نەبوو کە بۆ مافەکانی خۆی دەنگی مافەکانی خۆی بەرزکاتەوە بگا بە مافی خۆی. ئێمەش لە چەند بەشێکی زەمەنی کوردیە شۆڕشەکانمان بەردەوام بووە، گیانی خۆبەختکردنمان بەردەوام بووە، لاوەکانی ئێمە خەباتیان کردووە تر بە هەر ناوێکەوە بێت. ئێستش لەم سەروبەندە یەکێک لەو لایەنە شۆڕژگەڕەی کەوا خەبات بۆ باکووری کوردستان ئەکات، هێزەکانی قەندی لە با بڵێن، ئێستش لە لایەنی دەوڵەتی تورکەوە تورکی کە هاتووە ئەگەری ئێمە خۆمان دەست پێشخەری نەکەین و نەکەوینە پێش سوپای تورک هەرگیز ئەوان ناتوانن هەروەکو پێشتریش سوپای بەعس کە ئەهات بۆ ناوچەکانی ئێمە ئەگەر کوردی خۆفرۆش پێش ئەوان نەکەوتایە هەرگیز بەعس بەو هەموو کون و کەلەبەرەی نیشتیمانەکەی ئێمەی نەئەزانی بەو هەموو دڵسۆزانەی ئێمەی نەئەزانی بیانگرێ و شەهیدیان بکە و ئەنفالیان بکە. ئەلبەتە پەلاماری تورکیا بۆ ناوچەکانی دەرەوەی سنووری خۆی ئەم ناوچەکانی هەرێمی کوردستان ئەمە و ناوچانەی کە پێیانەوترێ ناوچەکانی هەرێمی میدیات تەواو بێپاسا و تەواو وەحشیانن. ئەوە لەوە مەترسیدارترەوەیە کە تەواتۆ و دەستێکەڵکردنێکی نێودەوڵەتی هەیە لەگەڵ ئەو سیاسەتانەی دەوڵەتی تورکاکە وای کردووە ئەو قەتڵ و عامی خەڵکی مەدەنی پەلاماری خاک و وڵاتی ئێمە هەمووی بێوەڵام ئەمێنێتەوە و لەسەر ئاستی ناوخۆیش بەهۆی و دابەشبوونەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەداخەوە نەحکوومەتی هەرێمی کوردستان نەلایەنە کوردیەکان ناتوان هاو هەڵوێست بن و ناتوان هەڵوێست وەرگرن بەرامبەرە و داگیرکاریانەی کە هەموو ڕۆژێک مەرگ و شادەت و خوێن بۆ وڵاتی ئەمە هێنی.